شادی جەژنی کریستیانەکانە لە سلێمانی. ئەم وێنەیە نیشانەی پێکەوە ژیانی سەرجەم ئاینەکان دەردەخات کە پێکەوە ژیانیان کردۆتە بنەمای ژیانیان. لە یادی لەدایکبوونی سەید المەسیح کە 25 مانگ 25 دوانزە هەموو ساڵەیەک ئەم یادە و ئەم جەژنە بەرەوە ئەچێت. هیوادارین ئەم ساڵە یادی ئەم ساڵە و جەژنی ئەم ساڵە ببێتە مایەی ئاشتی و ئارامی بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان حتى ئێستا ئەوە کە سلماندووە کە هەرێمی کوردستان زمینێکی ئاشتیە، زمینێکی گونجاوە بۆ ئاشتی، بۆ خۆشەویستی، بۆ ڕێزی یەکتر، بۆ سەربەرزی ئینسانە، بۆ احتیرام و ڕێزگرتن بۆ مرۆڤەکان و بۆ ئاینەکان و بۆ نەتەوەکان. کە باس لە مێژووی عێراقەکرێ باس لە پێکەوە ژیان کراوە دەبینین هەر لە کلدانیەکان لە ئاشوریەکان لە مسلمانەکان لە هەم بە سونە و بە سونە مەسەبەکان و هەم بە شیعە مەسەبەکان هەم لە کاکەیەکان هەم لە ئەیزیدیەکان هەمووان پێکەوە ژیاون تەنانەت لە هەم لە زەردەشتیەکان کە مێژوویەکی زۆر دێرینیان هەیە لە کوردستاندا لە پێکەوە ژیانی ئاینەکان هەم مەلا ئەبینی هاوڕێەکەی نزیکترین هاوڕێی قەشەیەکە یاخود شێخێکی کریستیانە. ئەم ڕۆژنامەنووسە دەڵێت بوونی فرەی ئاین و نەتەوە جیاوازەکان هێزە بۆ کۆمەڵگە و پێکەوە ژیانی سەرجەم نەتەوە جیاوازەکانیش بە یاسا سەلمێنراوە. هەزاران ساڵە دیانەتەکان لەم وڵاتە بەیەکەوە ژین، یعنی فرەیی لە دیانات و فرەیی لە قەومیەت و ئەمە ڕەنگاوڕەنگی هەموو کۆمەلگایەک دروستەکە. ئەم ڕەنگینیەی کۆمەلگای عێراقی و کۆمەلگای کوردستانی هێزە بۆ کۆمەلگا نەک زوعڤێ، لەبەرەوە ئەم فری و ڕەنگاوڕەنگیش پارێزراوە، نەک پارێزراوە بە قسە بەڵکو پارێزراویشە بە یاسا. لە هەرێمی کوردستان یاسایەک هەیە بۆ پاراستنی کەمینە ئاینیەکان، کەمینە نەتەوەییەکان. لەبەرەوە هەرێمی کوردستان ژینگەیەکی زۆر لەبارە بۆ ژیانی ئەوانەی کە لە دینی جیاوازن و لە نەتەوەی جیاوازن. پێنجی دوانزەی هەموو ساڵێک جەژنی کریستیانەکانە بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەم یادە دەکەنەوە و مسلمان و ئاینزاکانی تریش لە کوردستان بەشدارن لە خۆشیەکانیان. هەر ئەمەش وێنەی واقعی هەرێمی کوردستان دەردەخات. هێژی نەتیف، گەلی کوردستان، سلێمانی.